فێربوونی ئینگلیزی لە ڕێگای چیرۆکەوە وانەی 13. 13. Mrs. Harris lives in a small village. خاتوو هاریز ئەژی لە دێکی بچووک لە گوندێکی بچووک. Her husband is dead. مێردەکەی مردووە. But she has one son. بەڵام کوڕێکی هەیە. He is 21. تەمەنی 21 ساڵە. And his name is John. ناوی جۆف. He worked in the shop. لە دوکانێک ئیش دەکات. In the village. لە لادێکە. And lived with his mother. و لەگەڵ دایکی ئەژی. But then, بەڵام پاشان, he got work. کارێکی دەستکەوت. In a town. لە شارۆچکەیەک. And went وڕۆشت and lived there. وڕۆشت و لەوێ ژیا. Its name was Greensea. ناوی گرینسی بۆ خۆی گرین واتە سەوز سیش واتە دەریا بەڵام تۆ ناتوانانی ئەمە وەرگێڕی چونکە ناوی شارۆچکەکەیە ناوی گرینسی. It was quite a long way. بە تەواوەتی چۆن بوو؟ A long way. دوور و درێژ ڕێگایەکی دوور و درێژ واتە دوور بوو. From his mother's village. لە گوندەکەی دایکیەوە. From لە his هی خۆی mother's دایکی village لادێکە واتە لە لادێکەی دایکیەوە. And she was not happy. و دڵخۆش نەبوو about this دەربارە بەمە واتە بەمە دڵخۆش نەبوو کە هەندە دوور بێ. But Jove said, بەڵام Jove ئەیوت There isn't any good work for me in the country, mother. There isn't any good work. واتە هیچ ئیشێکی باش نییە for me بۆ من in the country. Country in the country واتە لە لادێکە. ڕاستە country واتە وڵات بەڵام زۆر جار مەبەست پێی لادەیە مەبەست پێی country side مەبەستی پێی مەحوەتەی لادەیە. Mother دایکە واتە وتی بە دایکی خۆ من ئیشێکی باشم نییە لە لادێ. And I can get a lot of money in Greensea. و من ئەتوانم پارەیەکی زۆرم لە گرینسی لە شاری گرینسی دەستکەوێت. And send you some every week. و هەموو هەفتەیەکیش هەنێک بۆ بنێرم. Mrs. Harris was very angry last Sunday. خاتوو هاریز very angry زۆر تووڕە بوو. Last Sunday ڕۆژی یەکشەممەی ڕابردوو زۆر تووڕە بوو. She got in a train چوویە نێو شەمەندەفەر and went to her son's house چوو بۆ ماڵی کوڕەکەی in Greensea لە گرینسی. Then she said to him پاشان she said to him وتی پێی Jove why do you never phone me? وتی Jove why do you never phone me? بۆچی هەرگیز تەلەفۆنم بۆ ناکەیت؟ Jove laughed. Jofیش پێکەنی. But mother وتی بەڵام دایە. He said ئەوتی you haven't got a phone. خۆ تۆ مۆبایلت نییە تا بڵێم تەلەفۆنت نییە. No, she answered وتی نەخێر وەڵامیایەوە. I haven't من نیمە. But you are got one. بەڵام خۆ تۆ دانەیەکت هەیە. You have got one. ئەبێ ئەمە فی بێ فی. واتە خۆ تۆ you have got one. بەڵام خۆ تۆ دانەیەکت هەیە. واتە من تەلەفۆنم نییە خۆ تۆ هەتە. ئەی بۆ تەلەفۆنم بۆ ناکەی؟ ئینگلیزیەکەی بڵێ. بڵێ مێردەکەی مردووە. مێردەکەی her husband مردووە. Her husband is dead. بڵێ
کوڕێکی هەیە. She has one son. She has one son. بڵێ ئیشەکە لە دوکانەکە. He worked in the shop. بڵێ ئیشەکە لە گوندەکە. He worked in the village. بڵێ ئەژیا لەگەڵ دایکی. He lived with his mother. He lived with his mother. بڵێ پاشان کارێکی دەستکەوت لە شارۆچکەکە. لە شارۆچکەیەک پاشان کارێکی دەستکەوت لە شارۆچکەیەک. Then he got a work in a town. Then he got a work in a town. بڵێ ڕۆژ توو ژیا لەوێ. He went and lived there. بڵێ بە تەواوەتی ڕێگەیەکی دوور بوو لە گوندەکەی دایکەوە. بە تەواوەتی ڕێگەیەکی دوور بوو لە گوندەکەی دایکەوە. It was quite a long way from his mother's village. It was quite a long way from his mother's village. بڵێ خات و هاریز زۆر تووڕە بوو یەکشەممەی ڕابردوو. Mrs. Harris was very angry last Sunday. Last Sunday. بڵێ توویە نێو کەمەندەفەر. She got in a train. بڵێ بۆچی هەرگیز تەلەفۆنم بۆ ناکەیت؟ Why do you never phone me? بڵێ تۆ تەلەفۆنت نییە. You haven't got a phone. You haven't got a phone. بڵێ من نیمە بەڵام تۆ دانەیەکە هەیە. I haven't, but you've got one. I haven't واتە من نیمە but you've got one بەڵام تۆ دانەیەکە هەیە. بەڵێ ئازیزان هاتینە کۆتایی وانەی 11 ئومێدەوارم جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بوو بێ. ئازیزان ئێمە وانەیەکی زۆری جۆرا و جۆرمان هەیە لە کۆرسەکانمانەوە. کۆرسەکانیش داشکانێکی زۆریان بۆ کراوە و نرخەکانیان زۆر گونجاوە. بۆ نمونە لێڤڵی یەکەم تۆ بە 3 کۆرسەی خوێنی. یەکێ لە کۆرسەکان 16 یونیتە. هەر یونیتێ ئەیگری چەندین وانەی گرنگی تایە و بەم شێوازە تۆ ئەتوانی ئینگلیزیەکەت زۆر باشی. ئێمە لە هەر لێڤڵێک کۆمەڵێک چیرۆکمان داناوە یان چیرۆکێکمان داناوە چەند چاپتەرێکی هەیە تاوەکو تۆ لە ڕێی چیرۆکەوە فێر ببی بەبێەوەی خۆی زۆر ماندووکەی. ئێستا کە خەڵک زۆرجار بێزارە بێتاقەتە زۆرجار مەشغوڵە کاتی ئەوەی نییە کە تەرکیزی تەواو بکە بۆیە تۆ توانی بچیتە ناو چیرۆکەکە تەماشای ڤیدیۆکە بکەی گوێ بگری و ئەگەر ماوتە فێری ببی دووبارەیەکەیتەوە و دووبارەکردنەوەی چیرۆکیش ناڕەحەتی و ناخۆشیێکیان نییە. تۆ ئەتوانی بەم شێوازە لەگەڵ ئێمە بەردەوام بی. ئێمە ئومێدەوارین تۆ بتوانی بەشداری بکەی بە تایبەتی لە کۆرسی استراتیژیەکانی فێربوونی زمانی ئینگلیزی و پاشانیش دەستکەی بە خوێندنی لێڤڵەکان لێڤڵی یەکەم دووەم سێم چوارەم بۆ تۆ بتوانی بە پارەیەکی کام لە کاتێکی گونجاو کە خۆت دیاری ئەەکەی لە هەر شوێنێک هەیت تۆ بتوانی فێری زمانی ئینگلیزی ببی بەباشی. لەگەڵمان بەردەوام بە.